ڕێزی یوسف چاوشین بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر لە ستۆدیۆ میوانمانە سەبارەت بە پاراستنی مافی منداڵان لە هەرێمی کوردستان. کاک یوسف سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێن. زۆر سوپاس. چیتان بۆ منداڵانی بێسەرپەرش کردووە؟ چەند خانە هەن و چەند منداڵیان تێدایە؟ بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. ڕۆژی جیهانی منداڵان لە گشت منداڵان پیرۆز بێت بە هیوای ژیانێکی پڕ لە خێر و خۆشی بۆ هەمووان، بە هیوای گەیشتنیان بە گشت مافەکانیان. دیارە ئێمە وەکو وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی لە چەندین بوار بۆ منداڵان کار دەکەین. ئەگەر بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشە پێدانی کۆمەڵایەتی هەولێر وەرگرم، ئێمە خانەمان هەیە بۆ منداڵانی بێسەرپەرشت. ئێمە پەیمانگە و سنتەرمان هەن بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە سنتەری کۆمەڵایەتیمان هەن بۆ گشت منداڵان. زۆر باشە. بێجگە لە ئەو سنتەرانە خێزانی جێگرەوە هەیە، ئەمە چۆرە ئەم سیستەمەوە چی بۆ منداڵانەکە؟ دیارە هەر منداڵێک کە بە هۆکارێک لە هۆکارەکان بێبەش بێتن لە دایک و باوک، ئێمە پێشتر و ئێستاش خانەمان هەن، خانەی منداڵان. بەڵام لەگەڵ ئەوەش ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو گرنگی بە سیستەمی خێزانی جێگرەوە دەدرێت. ئێمە لە خانەکان منداڵێک کە دێت بۆ خانە، ئەو منداڵە بە پلە یەکەم هەندێک پێداویستی سەرەتایی هەن. هەڵمانداوە ئەو پێداویستیە سەرەتایانە بۆیان تابین بکەین. دواتر ئەو منداڵە کێشەی هەیە، هەڵمانداوە لە ڕێگای ستافی تایبەت و پسپۆر کێشەکانیان چارەسەر بکەین. دواتر ستافێکی تایبەتمان هەیە کە کار لەسەر لایەنی پەروەردەیی هەروەها لایەنی وەرزشی هونەری منداڵان دەکات، واتە لایەنی گەشەپێدانی توانەکانی منداڵان. ئێمە بەردەوام کێشەیەکمانە بوو، دەمان گوت ڕاستە لە خانەکان ئێمە ئەوەی پێویست بوو بیتن بۆ منداڵان دابینمان کردوون، بەڵام لەگەل ئەوەش منداڵ بێبەشە لە باوەشی خێزان، لە سۆز و عاتفەی خێزان. بۆیە ئەو سیستەمەکە ئێستا سیستەمی خێزانی جێگرەوە لە وڵاتانی پێشکەوتوو جێبەجێ دەکرێت، ئێمە هەستاین ئەم سیستەمەمان لێرەش جێبەجێ کرد کە بە خوشحالیەوە تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 6 منداڵ لە نێو خێزانەکانن و تاکو ئێستاش زیاتر لە 140 خێزان داوان کردووە کە منداڵ وەرگرن. ئەو مەرجانە چییە بۆ وەرگرتنی ئەو منداڵانە؟ لە ڕاستیدا مەرجەکان هەندە قورسن، چونکە بینە بەرچاوی خۆت ئێمە منداڵ ڕادەستی خێزان دەکەین، یعنی مرۆڤێک ڕادەستی خێزانێک دەکەین، کەواتە پێویستە ئەو خێزانە لە هەموو ڕوویەکەوە شەرت و شروتی تێدا بێتن. ئەو خێزانە لە ڕووی دارایی وەزعی باش بیتن، لە ڕووی کۆمەڵایەتی کێشەی نەبیتن، لە ڕووی پەروەردەیی ئاسی سەقافیان بەرز بێتن و تەنانەت باگراوەندی تاوانکاریشیان نەبێتن. یعنی ئەگەر بەگشتی باسکەم هەتا ئێمە خێزانێک پەسەند دەکەین، توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە لە ماوەی 6 مانگ بۆ 8 مانگ خەریک دەبن. باشە. هیچ پەیمانگە و سنتەرێکیە لە سنووری ئێوە بۆ پەروەردەکردن و یارمەتیدانی قوتابیانی کە ینی خاوەن پێداویستی تایبەتن، پێویستیان بە ڕایەنان هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە پەیمانگەی تایبەتمان هەن، سنتەری تایبەتمان هەن بۆ ڕاهێنان و پەروەردەکردنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە پەیمانگەی تایبەتمان هەیە بۆ قوتابیانی نابینە، بۆ قوتابیانی نابیست، بۆ قوتابیانی داون، بۆ قوتابیانی بیرکۆل. لەگەل ئەوەش سنتەری ڕاهێنانمان هەیە بۆ منداڵانی توشبووی ئۆتیزم. ئێمە چیمان کردووە بۆ ئەم منداڵانە؟ بە خوشحالیەوە ئێمە هەوڵمان داوە هەندێک تایبەتمەندیان بدەینێ، واتە ئەگەر باس لە هەندێک نمونە بکەم، هاتو چۆپێکردنی ئەو قوتابیانە لەسەر ئەستووی حکوومەتە، ڕۆژانە خەرجی گیرفانیان هەیە، لەگەل ئەوەش ڕۆژانە ژەمێکی سووکی خواردنیان هەیە. هەر هەموو ئەمانە بوویتە هۆکاری ئەوەی کە منداڵ زیاتر گرنگی بە خوێندنی خۆی بداتن و لە خوێندنەکەش سەرکەوتوو بێتن. ئەم ساڵ بە خوشحالیەوە هەم لە پەیمانگەکانی خۆمان، هەم لە خانەکانی خۆمان
تەواوی قوتابیانی ئێمە دەرچوینە زۆر باش لە خوێندن. هەوڵتان داوە بۆ پاراستنی ینی توانەکانیان و بەرزکردنەوەی توانەکانیان؟ بەڵێ بە دڵنیایەوە ئێمە ستافێکی زۆر باشمان هەن سەرڕای ئەوەی کە بەخوان ستافێکی زۆر زیرەک و شارەزان گرنگێکی زۆرمان بە خۆلی ڕاهێنان داوە تەنانەت ستافی ئێمە بەشداریمان پێکردونە لە دەرەوەی وڵات بۆ خۆلەکانی ڕاهێنان بە تایبەت لە نووسینی برایل بۆ نابینان و لە زمانی ئاماژە بۆ نابیستان ئەمە سەرڕای ئەوەی کە هەموو ستافی خۆمان بە تایبەت مامۆستایان بەشداریمان پێکردنە لە خۆلی پێداگۆجی شێوازی وتنەوەی وانە کە هەموو ئەوانە هۆکار بووینە کە ئاسی خوێندنی قوتابیانی ئێمە بەرز ببێتەوە. باشگا یوسف ئێوە مۆڵەتی بەخێوکاری بەو قوتابیانیان کە خاوەنی پێداویستی تایبەتن ئەو مۆڵەتە چییە؟ ئێمە نەکتەنها بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت هەر کەمەندامێک ئەگەر کە سوکارەکەی موەزەف بێت بە پلەی یەکەم دایکی بە پلەی دووەم باوکی پاشان خوشکە برایە ئێمە مۆڵەتی بەخێوکردنیان پێ دەبەخشین. مۆڵەتەکەش پێشتر ساڵێک بوو بەڵام لەسەر داوای کە سوکاری منداڵان کەسانی خاوەن پێداویستی تایبەت گۆڕانکاریمان بەسەر ڕێنمایەکان داهێنا ئێستا بۆ 2 ساڵ جارێکە. باشە ئەی بۆچی داهێنگەکان سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی؟ بزانە ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی گرنگی بە هەموو ئەو منداڵانە دەدەن کە پێویستیان بە ئێمە هەیە. داهێنگەکان کێ لە داهێنگەکانە ئەو منداڵانەی کە تازە لە دایک بووینە تاکو 4 ساڵ یعنی تەمەنەکە وایە کە گرنگیەکی زیاتریان پێ بدرێتن و زیاتر لە ژێر چاودێریدا بن. باشکار یوسف بۆ منداڵانی ئەو منداڵانی کە لەسەر شەقام کارەکەن ئەوانەی کە لەسەر شەقام لە ترافیکەکان ئابینرێ چیتان کردو بۆ ئەوە کەم بۆتەوە دیاردەیە؟ دیارە کارکردنی منداڵان بەڕاستی ئەرکێکی هەمەلایەنەیە. ئێمە هەوڵمان داوە بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تری حکومی لەگەڵ ڕێکخراوەکان بەردەوام کار لەسەر ئەو بابەتە بکەین. تەنانەت ئێمە کۆمەڵێک سنتەری چالاکی و پاراستنی منداڵانمان هەن بەشێک لە کار و چالاکیەکانی ئەم سنتەرانە کارکردنە لەسەر کارکردنی منداڵان. تیمەکانی ئێمە لە ماوەی زیاتر لە ساڵێکە خەریکن بە شێوەی مەیدانی سەردانی شەقامەکان دەکەن سەردانی ترافیک لایتەکان دەکەن هەر منداڵێک خەریکی کارکردن تەنانەت سوالکردن بێتن تیمەکانی ئێمە کە پێک هاتوونە لە توێژەرانی کۆمەڵایەتی فۆرمێکیان هەیە بووان پڕ دەکەنەوە دوجار واز ناهێنن سەردانی خێزانەکانیان دەکەن. ینی جیاوازی ئەکەن لەوەی کە هەندێک منداڵەیە بەکارە هێنرێ پاریان پێپیاکرێت بە گروپا دەهێنرێن سەر شەقامەکان و بەکارە هێنرێ و بۆ وەسی سوالکردن. هەندێک منداڵی دیکەش ڕەنگە لە ناچاری و نەبوونی و نەداریە بێتە سەر شەقامەکان بۆ ڕاست پیاکردنی پارەیە جیاوازیەکەن لەم بزانە هەشتان دەرەکەوێکە هەر لە کارکردنی ئێمە ئەوە زۆر جوان دەرکەوتووە. تیمەکانی ئێمە توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە کە سەردانی مەیدانیان هەبووە بۆ سەرشەقامەکان و ترافیک لایتەکان دەرکەوتووە کە زۆربەی ئەو منداڵانەی کە لەو شوێنانە ئیش دەکەن زۆربەیان دایک و باوکیان هەیە ئەوە یەک دوو زۆربەیان وەزعی داراییان ئەوەندە خراپ نییە کە بەو پەڕی ناچاری هاتبن لەو شوێنانە ئیش بکەن لەگەڵ ئەوەش زۆربەیان خەڵکی با بڵێن دانیشتووی خەڵکی شاری هەولێر نین لە دەرەوە هاتوون یان با بڵێن بەشێکی زۆریان ئاوارە و پەنابەرن ئەوانەی کە بەڕاستی بە هۆکاری دارایی بە ناچاری خەریکی ئیشکردنن ئەمە بەرنامە و پلانی تایبەتمان هەبووە ئەوانەی تر کە بەکارهێنراون لەگەڵ وزارەتی ناوخۆ لە هەماهەنگی داین ئەوان ڕاستی بە و ئەرکە هەدەستن کە ڕێگانەدەن ئەو کەسانە ئەو منداڵانە ئیستیغلال بکرێن و ئیشیان پێ بکرێتن سەرڕای ئەوەی کە پێویستیش نین واتەکەم بوونەتەوە لەسەر شەقامەکان بە دڵنیایەوە بەڵام ڕاستیەکی شەیە دەبێت ئاماژە پێ بکەین باش نەهێشتنی ئەم دیاردەوە ئاسان نییە چونکە ڕاستی وەک باسمان کرد ئەگەر هۆکارێک لە هۆکارەکان دارای بیت هۆکارەکەی تر هوشیاریە ئەمە ئەگەر لایانی منداڵ و کەس و کارەکەی وەرگین بەڵام لە لایەکی تریش ئەو کەسانەی کە هاوکاری ئەو منداڵانە دەکەن ئێمە هەمومان دەزانین کە بەڕاستی کۆمەلگای ئێمە
زیاتر کۆمەلگایەکی عاتفیە کە منداڵێک ببینیتن لەسەر شەقامە پێی خۆشە هاوکار بیتن بەڵام ئەگەر ڕاستیت بوێتن ئەو هاوکار بوونە لە جیاتی ئەوەی سوودی هەبیتن بۆ ئەو منداڵە لەسەر شەقام و لە ترافیک لایت زیانی هەبووە چونکە بە پلەی یەکەم دەبیتە هۆکار ئەو منداڵە فێر بیتن بەردەوام بێت لەو شوێنانە ئیش بکاتن بە پلەی دوام ژینگەیەکی گونجاو نییە ینی لە ناو دووکەلی سەیارە تێکەلبوون بە خەلکێکی خراپ لەگەل ئەوەش وازهێنان لە خوێندن ڕاستی هەموو ئەو بابەتانە لە ئەنجامی چییە لە ئەنجامی ئەوەیە کە منداڵێکی کار دەکات لە شوێنێکە کە سوکارەکەی ئەو هوشیاریە نییە کە ئەوانەشی کە هاوکاری ئەو منداڵانە دەکەن وەکو پێویست هوشیاریان نییە و یان لە ڕووی عاتفی مامەلە دەکەن. بەڕێز یوسف چاوشین بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەبێدانی کۆمەڵایەتی و لێر سوپاس بامەدەوە. زۆر سپاس.